سوێر خان بوو جارە gelekê tu bi xêr bê بۆ کوردستانê bi xêr bê بۆ ڕوودا و gelek spas bi vê de lê bê. زۆر سپاستان دەکەم و دڵخۆشم بە ئامادەبوونم لێرە لەگەڵ ئێوە. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆم بە شەهیدبوونی ڕۆژنامەنووس لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی عەرەبی و جیهان شیفاگەردی دەکەم. شەهیدبوونی زۆر کاریگەری لەسەر ئێمە کرد. بۆ دڵنیاییەوە ئەو ئاڵایەیە کە لە ئاڵاکانی ڕۆژنامەگەری و ئاڵایەکی مرۆیی گرنگە لەسەر ئاستی جیهان. دەگەڕینەوە سەر وەڵامی پرسیارەکەتان. Ez dixwazim ev ê pirsêj te bikim. Bûçî te beşdarî kir dê TEDx niştîman de? من لەو کۆنگرەیە بەشداریم کرد پێم وایە تێدێک یەکێکە لە کۆنگرە گرنگە جیهانیەکان. زۆر دڵخۆش دەبم کە لێرەش بە هەمان شێواز و ڕێخستنەوە لێرە لە کوردستانی عێراق دەیبینم. بە تایبەتی لە تێدێک کۆمەڵێک بیرمەند و ڕۆشنبیری دیاری جیهان بەشداری دەکەن و باس لە ئەزمونونەکانیان دەکەن. اینجا ئەمە هەلێکە بۆ ئەوەی قسە لەسەر لایەنێک لەو لایەنانی دەکرێت گەنج بەکاری بێنێت یان کاری لەسەر بکات. بۆ ئەوەی خۆی بنیاد بنێت بتوانێت مێژووی خۆی دروست بکات، بتوانێت شکۆی خۆی دروست بکات لە ڕێگەی تەکنەلۆژیای دیاریکراوی گەشە پێدانی مرۆییەوە. سوێر خان دەماتە دەست پێ کردی و حتاکو ئەvê قوناغا niha tu gehiştiye. Niha ji medyakارeka عێراقî ber bi cîhanî bûnê ve û cîhana عەرەبî niha li ser asta cîhanê li ser Qeysî tê naskirin bi karên xwe. Çawa bû ev e? Tu jî ku derê ber bi ku derê veçûyî? ئەو گۆڕانکاریانەی لە ژیانمدا پێیاندا تێپەڕیۆم یان ئەو دەستکەوتانی کە لە ژیانمدا بەدەستم هێناون سەرکەوتوو بوون. چونکە هەوڵم بۆیان داوە. لە سەرەتا ڕاستەوەکو سەرکەوتوێک لە خوێندن دواتریش ببم بە دکتۆرە ئەوە لە نێو کۆمەڵگەی ئێمە باوە. بەڵام هیۆ ئاوەتی من ڕۆژنامەگەری و ڕاگەیاندنە. من توانیم لەگەڵ خوێندن کاری ڕۆژنامەگەریش بکەم. پشت بەخوا حەزم بۆ ڕاگەیاندن پێش بڕواناوی بەکالۆریۆس کەوت کە وەرە بگرت. پێش بەدەستهێنانی بەکالۆریۆس لە ڕاگەیاندن سەرکەوتوو بووم. سپاس و ستایش بۆ خودای گەورە هەمیشە هیوام وایە کەسێکی بەکاریگەر بم لە نێو کۆمەڵگەکەم عێراقی یان لەسەر عەرەبی تەنانەت لەسەر ئاستی جیهانیش. چونکە هەست دەکەم لە نێو کۆمەڵگەکەمان و ژیانمان دەبێ ئێمە وەکو ڕووناکیەک بین دوای ئەزمونێکی گرنگ دەبێ ئێمە ڕووناکی بین لەسەر ڕێگەینەوەی داهاتوو کە هێشتا لە قوتابخانەن و دەخوێنن یان لە تەمەنی هەرزەکاریزان. بە دوای وەڵامدا دەگەڕێن. اینجا پێویستە ئێمە ڕووناکی بین لەسەر ڕێگایان. بۆی خۆشحاڵم بە بەشداربوونم لە TEDx لەم ڕۆوە. دەماتە دەست پێ کردی کی ڕووناهی بۆ ڕێکە دەدا کی نور بۆ ڕێیاتەدا ئەوە جیلێنها هۆن دەبنە ڕووناهیش بوانن دەمێتەدا کی بوو؟ دایکم بە دڵنیاییەوە دایکم هانی دام و پشتگیری کردم تاکو سەرکەوم. هەروە کەس و کارم پشتگیریان کردوم. من لە خێزانێکی دەوڵەمەند و خواپێدا و گەورە نەبوومە. من مرۆڤێکی سادەم. شانازیش دەکەم بەوەی کە من لە خێزانێکی سادەم. هەروە شانازیش دەکەم کە لە ژینگەیەکی سادەم. شانازیش بۆەوە دەکەم کە لە ژینگەیەک بە خۆشەویستی و بە بڕوا دەستم پێ کردووە. زۆر کەس هەیە ڕەنگە بە توانای دارایی یان بۆیان دابین کرێت بەڵام خۆشەویستی لە دەست دەدەن یان بڕوا لە دەست دەدەن یان هۆکاری بەهێز لە دەست دەدەن یان هۆگریان نییە بۆ کارەکە یان پەیامێکیان نییە. گرنگ لە سەرەتاوە تۆ دەزانی پەیامی چییە لە ژیان. هەروە هۆگری خۆت لە ژیان دەزانی و بەردەوام دەبی. خدای گەورە دایکێکی پێبەخشیەوەم جیایە لەگەڵ هەموو دایکێک. باوکم زۆر لەگەڵم نەژیاوە بەڵام ئەوەی لە باوکمم دیوە خۆشەویستیە. ئەو خواردنی دەدامێ ئاوی دەدامێ لە باوەشی دەگرتم. بوێری لە باوکم فێر بووم. هەروە لە دایکم فێر بووم کە هیچ شتێک مەحاڵ نییە. باشە ئەف civakê tu dê damezin bûyî gelek dûr nîne ji civakê Kurdî li Iraqê civakê Kusa heye li Kurdistanê ji gelek nizîk heye lê we peywendiyên civakî jî hene li gel Kurdan ji bilî ku ewa te peywendiyên hevalî niye hene. Xuşkeka te ez bêjim bûka Kurdan e. ڕاستە من لە مناڵیەوە بەردەوام دێمە کوردستان. خوشکێکی شمشووی بە کەسایەتێکی ناسرا و لە کوردستانی عێراق کردووە. کەمێک کوردیش دەزانم جلی کوردیش لەبەر دەکەم. هەروە دەبینم گەلی کورد گەورەترین نەتەوەیە کە دەوڵەتی نییە. خەون و ئامانجی خۆی هەیە. من زۆر هاوسۆزم لەگەڵ ئامانجەکانیان. زۆر هاوسۆزم لەگەڵ چیرۆکی خەباتی کورد. هەروە پەیوەستبوونێکی خۆشەویستیش لە نێوان من و گەلی کورد هەیە.
هەست دەکەم گەلێکی خۆشەویستن و پێکاتێکی گرنگن. هەروە ئاستێکی ڕۆشنبیری جوانن لە وڵاتەکەم. نسيج ثقافي جميل في بلدي. باشا تبجي تعاطفك كم قال قضية كردي ما بس مثلا اگر سبا رفراندوم اگر كرن جبوي سربخو يا كردستان جي عراق بابا سر القيسي تشول مسألة دنرا يعني دخازة كردستان جدا بابا بشجيري الرفراندوم هذيك هیچ کەسێک ناتوانێت بە ڕووی خەونی میلیۆنان کەس بۆستێتەوە. هەروە ناشکرێت بە قسە کەسێک لەسەر شتێکی دیاریکراو ناچار بکەیت. هەروە ناتوانانی ناچاری بکەی واز لە ئامانج و خەونەکەی بێنێت. من حەزم لەو کردوانە نییە. من حەز دەکەم هەر گەلێک ئەوەی چی دەوێ بەدەستی بێنێت. مادام ئەو ئامانجەکەیەتی تۆ ناتوانانی ناچاری بکەیت. بەڵام ئەمڕۆ لە ڕۆژی ئێستادا کە ڕۆژێکی جیاوازە ناوچەکە بەخۆیەوە دەیبینێ، من لە کوردی عێراق تەمینم. هەز دەکەم ناوچەیەکی گونجاوە. خۆت دەزانی ئێران کورد دەچەوسێنێتەوە، تورکیا کورد دەچەوسێنێتەوە. کەس نییە دان بۆ دابنێت کە کورد گەورەترین نەتەوەیە لە جیهاندا دەوڵەتی نییە. گەر وەکو نەتەوە واتە ئینجا ئەگەر ئەوان مەبەستیان بێت خەونەکەیان بێن نەدی ئەوان ئازادن، مادام لە بەرژەوەندی گەلەکەدایە، مادام کاتەکە گونجاوە. بەڵام من دەبینم لەگەڵ عێراقی ئەمڕۆ من دڵخۆشم بەبوونی کورد، دڵخۆشم کە ئەوان پێکاتەن. زۆریش دڵتانگ دەبم کە ئێران کوشتارگە ئەنجام دەدات و خەڵکی لە سێدارە دەدات. هەروە تورکیا هەڕەشە دەکات. اینجا تاوەکو حاڵەتێکی هەرێمی نێگونجاو هەیە دەبینم ئێستا ئەوان ڕەوشیان باشترە. اینجا دیاری دەکەن، وادەی دروست دیاری دەکەن. سرخان وكونزان انه العراق وضع امني يلكي باشينا مثلا سياسي باشينا خلق نيرازيش خدمة جوزاريان العراق جهة جدابون هيا يا طائفي هيا بريانها درو لا خديت مثلا بون مناتت كارخوي راجي عندنا داتا برنامجها بون السر هل بجاردن عراقي هذا تهنك الدوار السياسية تهنك دور كتيا تتش هيا جبوي نهاية عراقي تشارو لا خط داد بيني بە دڵنیاییەوە بە بیرتانە لە کاتی یەکەم هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ڕۆڵێکی گرنگم هەبوو لە دەرکردنی یەکەم پرۆگرامی ڕوبەڕوو لە مێژووی عێراق تەنانەت لەسەر ئاستی عەرەبیش. ژینگەی سیاسی لە عێراق فرە بوو، ڕێگەی بۆ جۆرە پرۆگرامانە دەدا. اینجا دەستمان پێ کرد و یەکەم جاریش بوو پێش سەرهەڵدانی گۆڕانکاریەکانی ئەم دوایانەی وڵاتانی عەرەبی. خەڵکی لە میانەی پرۆگرامی پێشبڕکێی پەرلەمان لە کەناڵی عەرەبیە کاندیدەکانیان دەناسین، زانیاریان لەبارەیەوە دەزانی، کەسایەتیەکانیان دەناسین و دەنگیان دەدا. بەڵام ئەوەی دوای هەڵبژاردنەکان ڕوویدا، هەستم کرد دەبێت ڕۆڵی من جیاواز بێت. سێکتۆریال دیڤیژنمان هەیە، چەندین دابەشبوون هەیە، بەداخەوە چەندین نای تایفیمان هەیە. پێویستە ڕۆڵی من زیاتر مرۆیی بێت لەگەڵ هاتنی چەکدارانی داعش. قەیرانێکی مرۆییمان بۆ دروست بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبووە. تەنانەت ئەگەر بەراوردی بکەین لە جەنگی جیهانی دووەمیش شتی وا ڕووی نەداوە. بۆیە حەزم کرد ڕۆڵی من مرۆیی بێت. لە سەرەتاشەوە ڕۆڵی مرۆیم هەبوو. بۆیە لەم ماوەیەدا هەمیشە حەز دەکەم عێراقیەکان لەسەر خۆشەویستی کۆ بکەمەوە. حەز دەکەم لەسەر ئاشتی کۆیان بکەمەوە. حەز دەکەم لەسەر یەکێتی کۆیان بکەمەوە. چونکە بەداخەوە هێڵە سیاسەکان عەقڵەکانی تێکداوە بۆ ئەوەی دابەش بن. بەداخەوە جا ئێمە دەمانوێت ڕۆڵمان جیاواز بێ، ڕۆڵێکی مرۆیمان هەبێت لەو قەیرانەی ئێستادا. پەنا بەخوا دوای چەند ڕۆژێکی دیکە سەردانێکم دەبێت. حەز دەکەم خەڵک ئاگاداری ڕەوشی ئاوارەکان بێت بۆ ئەوی زیاتر هۆشیار من لە بابەتەکە، زۆرتریش پاڵپشتیان بۆ کۆ بکەینەوە. هەرچەندە من دەنگی خۆم نابیستم بەڵام قەیناکە. يعني ما بس أرمانجاتش في زيارتنا بتسنج بتدكس نشتيمانة تو وك أمباسدرا يا يو إنج بكاربارين كوجبران العراق دوات شو زيارتر هبش بخلق العراق إنها الموصلة دي كوجبر زيارتر لتهني يعني وتبيش بيني كيران هيش تغ زيارتر لبين هجمرات كوجبران ويو إن دبيجا از نكارم إدي أبي وضعي كونتين كم النظام إدي نكارم إدي البرخة بدم از نكارم خدمة طبعا همويان بكم اگر یو ان کار اوی کاری بکرد کی وی کاری بکرد چاوان چاو خلک دل کی بدل چه بعد چه بهتر کردن. من لە پرۆگرامی خۆراکی جیهانی بەشدارم. ئەو پرۆگرامە زۆر نایابە و گەورەترین دەستگای لە جیهان خۆراک دابین دەکات.
لە سەرەتای قەیرانەکە سەرکەوتوو بوون لە دابینکردنی خۆراک بۆ ئاوەرەکان بەڵام ئەوان پێویستیان بە هاریکاریە. سەردانەکانی ئەمڕۆم بۆ نێو ئاوەرەکان لەلایەک بۆ پێشکەشکردنی هاوکاریە لەلایەکی دیکەوە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریە. چونکە کەسانێکە نازانن ڕۆژی ئاوەرەکان چەند سەختە. خۆت دەزانی کاتێک مرۆڤ بە خۆناغی پێککەوتنیدا تێدەپەڕێت ئەو خۆناغە زۆر سەختە. لە شەو ڕۆژێک لە نێو ماڵ و کاری خۆی ببێتە ئاوەرە و دەربەدەر بێت و بێتە نێو کامپەکان بژیت. سادەترین مافەکانی مرۆڤبوونی نییە. ئەوە عێراقیە، ئەوە تەمەنی 7000 ساڵە. ئەو مرۆڤێکی ئاساییە. عێراقی مرۆڤی سادە نییە. ئەو وشەیە ئاراستی سیاسەکان دەکەم. هاوڵاتی عێراقی مرۆڤێکی سادە نییە. تێبینی هەندێک ئاستەنگم کردووە لە هەندێک پەرلەمانتار لە بەغدا تەنانەت لە ژنان هەروە لە لایەنگرانی سیاسەکان هەڕەشە لەو کەسانە دەکەن کە بەشداری لە خۆپیشاندانەکاندا دەکەن. تو چی کوردی دەزانی؟ تو بتەنێ سەرچاو دەزانی؟ چۆنی باشی حەفیظ خۆشم دەوێ. They always say it to me on Facebook. خۆشم دەوێ ڕاستە بینەرێتین کورد گەلەکەنە دەخوازی زێرەتر لە بهێن گەلەک سوازتە جار القیسی خانم دیار کار گەلمە زۆر سپاس بۆ ئێوەش.